زكي مدش مش زور جون هبو. منداڵەیە 13 ساڵە ئەو سیسە گەورەی هەیە لە ناوچی ئەوە چەند گەورەیە محاولە دەکەین ئێستا کە بە نەرمی بە جوانی دەریدێنین ئینشاءالله بزانین زۆر گەورەیە زۆر گەورەیە بسم الله اللهم لا سهل إلا ما جعلته سهلا وأنت تجعل الحزن إذا شئت سهل دقة تماشاك أما نعمل زيجي من داركي بضرينم ليم تدكم سحبي دكم بجهازي تسند قوري بس دمي تصوري بكن تسند ديديني تماشاك أو تسند قوري أو كيسيا أجي إساك إيرا برندكي بتاري دكم بجهازه شي سكر إيرج بقرا سكرك حاضر هذا بنين أو إستعبوا الشوي سفيدة كينوا نعم أنا بكيكي نازجي في بزوري تمشاكا تمشاكا أو دبيني أو تسكاب ولا نازجي بو أو من دالتي تمشاكا تمشا أولا مهرباني أو تجانا دكتورك خوش وستان أو هي من دالتي أو جدرين خوش وقت أو بجار المهرباني تصويرك تمشاكا أو بيدرين نزن تيجي كسس أو تسش كجيركاني هي أو بكامل درمان هنا أو من دالة 8 صالة تمشاكا أو رخالوتي أو هم برخالوتي ونسايا بجواني أو دي إستاكا تمشاكا إسوا بتاري لكي دیتان خۆشەویستان ئەوەیە ئیشدوانی بەو شەوی جمعەیەی ئەو منداڵە ژانی زۆری گرت دوایە کە بادا کوبابی قسەی بکاتن کە ئەو چیسە گەورەیە بە برینێکی کچکەش کردمان هاتەمەشا بە وەندۆنەی گرێ ئەو چیسەیە سێنچی ئەو ئێکوانە بوو بەڵام سەرەکمان ڕاکێشا دوایە سەحبمان کرد ئەبەو شێوەی ئەوە ڕیخەڵۆکیتی ئەو ئێرە دەبی زۆر بە نەرمی بە جوانی ئیشەکەی لەبۆ بکەین بە پشتوانی خوای گەورە ئەوە ئیشێکی جوانمان لەبۆ کرد هاتەمەشا لەسەر ڕیخەڵۆکیتی ئەو ڕیخەڵۆکیتی ئەو چیسەیە پێ دەرێ مەزەنتریکس تەمام ئەوە چیسە گەورەی هەبوو ئەوە پڕی ئەو ئاوە بوو ئەوە خایمان کردەوە هیچمان کردەوە ئەوجە بە جوانی ئەوە لێ دەکەینەوە تەمام براست دەستپێکی چوومە قوشتەپە کوڕێ من دەستە خوب زکێ خوانە گوتی زکێ منێ تێشی و زکێ منێ تێشیتن مجبرە عیۆدەی لە قوشتەپەی بوو چوومە عیۆدەی گوتی زێدەی خو خواردیە چوومە مۆڵ پشتینگی گوتە من زکێمە هەیە تێشیت هە دەستی خو سینگی خوانەوە گوتی سینگیم زۆری تێشیتن ئەو بوو جۆرە کۆین برە عیۆدێ دو ئاو بوو گیرێدان گوتی دێچێوی پیچەک ئازۆر کێم بوو لە چوومەوە بە نەچوو مش گوتی دێچم بەمە خەستەخانێ چوومە خەستەخانەکە حکومەتێ وڵا سونەر بوو کرد ئیشاعە بوو کرد گوتی مەشکە هەی ئەوی منداڵە کیسەک هەبیتن وڵا سونەر بوو گرت باش دختوری سەر لێ دەرنەچوو گوتی وازەح نییە گوتی بەسەن تەرەکێ ئازارەکەش زۆر بوو هەر تەحمل نەدەکرد هەندی شریعەم دەینا لو ئازار نەدەشکا هیچ یعنی کاتێکم دەگوت تاو ئازارم چاو بوو زوو دەست پێ دەکردەوە ئیشە ئاڕانینێش کرد تاکید بوو گوتێ فەعساخینێ یعنی بوو تاکید بوو ئەو منداڵەی کیسی هەیە وڵامش گوتێ تێلەفۆنێک مەبوو دختوری کرد چ خەستەخانە مهمە بینێ ما تلفن بوو دختورێکی کرد ما گوتی چ خەستەخانەوە باشە گوتی مهرەوانی هاتینە مهرەوانی دختورێکی بەڕێ سێرە بوو چووینە نێک ئیشاعە و تشمەنی شادا و سونەر ئەنجامێ سونەرێ بەرێ خۆ کرێ ڕاست بڕیاردا گوتی ئەوە فەوریتی بۆ بێتە عەمەلیات کرێ هەیەکسەر سەعات 8 کاتەکە دیار کرا سەعات 8 عەمەلیات دەکرێت باش بوو الحەمدولله عەمەلیاتەکە کرد و زۆر زووشی باش بوو شکر بۆ خودێ ئێستای زۆر زووشی باشە
دستخوشی دکتر دلیر شینه که این راستی عملیات که زور رکوپه که بو مکری زور سپاس بو ستافوی و سردان آمد که زور شما و ماندی بون سپاس یا خراد که این دستخوشیش لید که انشالله خود لی راضی بیتن زكي مدش زور جان هبو جو جهتنا مستخانة مهرباني او جو زكي مزور تشارز امهات نام دكتور دليل داس خوشي اللي كان از مرتنا رز كور كدي از داس خوشي دكتور دليل كان كوب يعني كان ذكرى بزيلي كان ذكرى كوب يعني نا اصلا شون جولا زون زكبو زور دي إيشا إيه استاجان ما نا استا مظبوطي بله داس خوشي تاكين يلا باز لايك تشيكن تكا میهرەبانی دڵسۆزی و لێزانی